جۆن کێری وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێت ڕوو لە هەڵچوونی گروپێکی وەک دەوڵەتی ئیسلامی و سەرکوتکردنی جودابیری لەلایەن حکومەتانی وڵاتانی وەک میسر و هەروەها زیادبوونی شەڕەکان وەک ئەوەی لە خۆرهەڵاتی ئۆکرانیا سەرجەم ئەم ڕووداوانە ساڵی 2014یان کردە ساڵێکی دژوار بۆ مافەکانی مرۆڤ و جۆن کێری راپۆرتەکە ئاشکرا دەکات. کرۆکی پەیامی نێو ئەم راپۆرتە ئەوەیە کە وڵاتان ئەو پڕی هەوڵی خۆیان دەدەن کاتێک هاوڵاتیانیان بە تاوی چێژ لە مافەکان و ئازادیەکان دەبینن ئەوانەی کە شایستەین. سەبارەت بە خۆرهەڵاتی ناوەڕاست راپۆرتەکە ئۆباڵی تاوانە تۆقێنەرەکان و قەیرانە مرۆیەکان و هەروەها ئاوارەبوونی بە ملیۆنەها کەس لە سووریا و عێراق دەخاتە ئەستۆی گروپی دەوڵەتی ئیسلامی و گروپە ڕادیکالیەکانی دیکە. سەبارەت بە ئەفریقا دەڵێت گەندەڵی حکومەتان و شێوازی خراپ بەڕێوەبردننی کارەکانیان بوونە مای خوڵقاندنی زەمینەیەکی لەبار بۆ گروپەکانی وەک بۆکۆ حەرام و شەبابی سۆماڵی. کاتێک حکومت متمانە لە دەست دەدات هەمیشە هێزە زیانگەیەنەرەکان هەوڵی پڕکردنەوەی ئەو بۆشایە دەدەن. لە ئەوروپا ئاماژە بە رووسیا دەدرێت بەهۆی توندکردنی دەسەڵاتی لەسەر میدیای ئازاد و کۆمەلگەی سیڤیل و هەروەها دەنگەکانی جودابیری. لە ئاسیا چین و تایلاند بە کپکردنی ئازادیە سیڤیلەکان تۆمەتبار دەکرێن. لە ئەمریکای لاتین ئاماژە بە ڤێنزوێلا دەکات بەهۆی هەراسانکردن و بەندکردنی ڕەخنەگران لە حکومەت. هاوکات حکومەتانی دیکەی وەک ئێران و ئەریتریا و ئەثیوپیا و شانشینی سعودی بەکردنە ئامانجی ڕۆژنامەنووسان و بلۆگکاران و هەروەها ڕەخنەگرانی ناشەڕەنگێز تۆمەتبار دەکرێن. بەرپرسانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێن هاوکاتی ئەوەی بەرهەڵستیکردن لە دژی هەوڵەکانی کۆمەڵگەکانی سیڤیل بۆ گۆڕانکاری مایی نیگەرانیە لە هەمان کاتدا ئاماژەی پێشەڕەویش دەدات. تۆم میلەنۆسکی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا. ئەمە بۆ حکوومەتانی ستەمکار مایە مەترسیە. دەبێت دووبیر خۆمانی بێنینەوە کە هۆکارێکی ئەوەی بۆچی حکوومەتانێکی وەک رووسیا و چین و ئازەربایجان و وەک ئەتیوپیا و هاوشێوەیان بەرهەڵستی لە دژی گۆڕانکاری کۆمەلگای سیڤیلی دەکەن لەبەرەوەیە چالاکی لەم جۆرە ئێکجار کاریگەرە و جیهانی بەرەو ڕێزگرتنی مەزنتر لە ئازادی دیموکراتەکانی بردووە. جۆن کێری وەزیری دەرەوە دان بە کێشەکانی ئەمریکا لەگەڵ ناکۆچی ڕێگەزیدا هەروەها بە نائارامی لە ساڵی ڕابردوودا. سارا مۆرگن لە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت ئەمە راپۆرتێکە سەنگی خۆی هەیە. لەبەرەوەی هەڵسەنگاندنی راپۆرتەکە هێندە ڕاستگۆیانەیە لە ڕاستیدا راپۆرتەکە پێوەرێکە بۆ گەمەکاران لە دەرەوەیان تەنانەت بۆ بەرپرسانی حکوومەتی کە چاو بە شێوازی سیاسەتەکانیدا بخشێنن و بەرپرسیارەتی بگرنە ئەستۆ. جۆن کێری هیوای خواست هانی هەرێمە نائارامەکان بدرێن بۆ گۆڕانکاری ئەوانەی دەبنەمایی هێنانە گۆڕی مافە مەزنەکانی مرۆڤ. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.